بەشی دووەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندەی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ناسراو بە ڕاهی کاریگەر لەژێر ناوی شەڕژەهرێکی کوشەندە بۆ بزوتنەوەی شۆڕژێڕانەی ژینە. شەڕخوازان دوژمنانی بزوتنەوەی شۆڕژێڕانەی ژەنجیان ئازادی. ئازیزان، بەشی یەکەمی ئەم هەڵسەنگاندنە پێکاتبوو لە دوو خاڵ کە بەشی دووەمیش دوو خاڵ لەخۆگرێت. خاڵی سێم، شەڕخوازی دەوڵەتی ئیسرائیل. ئاگری شەڕێکی کە خەریکە بە شوێنەیی تەواوی ناوچەکە دەگرێتەوە لە هەنگاوی یەکەمدا ئاکامی هەوڵی شەڕانگێزانە و سیاسەتی داگیرکاری و دەستدرێژی کارانەی دەوڵەتی ئیسرائیلە کە سیاسەتی پاکتاوکردنی نەتەوەی فەلەستین و دەرکردنیان لە زێدی باوباپیرانیانی گرتوۆتە بەر و ئێستاش چای بڕیوەتە باشووری لوبنان. شێوازی بەرەو پێشبردنی ئەم شەڕە بە وێرانکردنی تەواوەتی ژێرخانەکانی ژیانی مرۆڤ لە غەزە و لوبنان و بە کوشتاری بە کۆمەڵی دانیشتوانی ئەو ناوچانە بەیانگەری پەیڕەوکردنی سیاسەتی جێنۆسایدێکی ئاشکرایە کە لەلایەن دادگای نێودەوڵەتی و دادگای عەداڵەتی نێودەوڵەتی لە هەوا ئیدا نەکراوە. بەڵام ئەوەی کە ئەم جەنایەتانەی ئیسرائیل بەلای زۆر کەس و لایەنەوە کەم کاریگەر و بێبایاق نیشان دەدات بوونی بەرچاو و کاریگەری هێزە بناژۆخوازە ئیسلامیەکانە لە بەرەی خۆڕاگری جەماوەری فەلەستین و لوبناندا و هەروەها بێ کاریگەربوونی هێزە چەپ و پێشکەوتن خوازەکانە لەو ڕەوتەدا. ئاشکرایە کە بناژۆخوازی ئیسلامی هەڵگری هەمان تایبەتمەندی قێزەونە کە بناژۆخوازی یەهودی نوێنەرایەتی دەکات. ئەگەر بناژۆخوازانی یەهودی خوازیاری لە ناوچوونی نەتەوەی فەلەستینن، لە هەمان کاتدا بناژۆخوازە ئیسلامیەکانیش خوازیاری لە ناوچوونی نەتەوەی یەهود لە ئیسرائیلن. وتەکانی ڕێبەری ڕژیمی ئیسلامی لە نوێژی هەینی لە تاران و دروشمی مەرگ بۆ ئیسرائیل خۆراکێکی زۆر گونجاوە بۆ دەستگای تەبلیغاتی یەهودا بناژۆخوازەکان. هەروەک چۆن وتەکانی بەرپرسانی ئیسرائیل لەسەر بنەمای بە مرۆڤ ئەژمار نەکردنی فەلەستینیەکان خۆراکی تەبلیغاتی پێویست بۆ بناژۆخوازە ئیسلامیەکان دابین دەکات. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چنگ دوو ڕەوتی لە ڕادەبەدەر کۆنەپەرست و فاشیست و وێرانکەردا گرفتار بووە، بەڵام نابێ ئەوەش لە بەرچاو نەگیرێت کە بناژۆخوازی یەهودی بە پاڵپشتی وڵاتانی ڕۆژاوا و بەهرەمەندبوون لە باڵادەستی تەکنۆلۆژیا و زانیاری خاوەنی هێز و توانایەکی گەلێک وێرانکارترە. واقعەتە مێژوویەکان دەریان خستووە کە بوونی کۆماری ئیسلامی لە ڕێگەی هێزە بە وەکالەتەکانیەوە لە فەلەستین و لوبنان و ناوچەکە تر لەوەی کە لە بەرژەوەندی ئارمانی فەلەستینیەکاندا بێت بە زیانی ئەوان شکاوەتەوە. ئەم بوونە بەرچاوی فاشیزمی ئیسلامی بیانوویەکی جددی داوەتە دەست فاشیزمی یەهودی، بە واتایەکی تر فاشیزمی ئیسلامی وە کانگایەکی زێڕوایە بۆ فاشیزمی دەستدرێژکار و ڕاگەزپەرستی یەهودی. خاڵی چوارەم، شکستی سیاسی ئیسرائیل و قەیرانی ناوپڕۆژەی زایۆنیستی. دەوڵەتی نەتانیاهۆ بە گرفتاربوون لە زەلکاوی غەزەدا سەرەڕای جێنۆسایدێکی ئاشکرا و وێرانکردنی تەواوەتی ئەم ناوچەیە لەگەڵ قەیرانێکی قوڵی ناوخۆیی بەرەوڕوو بوو. خۆ پێشاندانە بەربڵاوە جەماوەریەکانی خەڵکی ئیسرائیل لە پێناو ئازادکردنی بارمتەکاندا گوشارێکی زۆری خستۆتە سەری و ناکۆکیە ناوخۆیەکانی پێکاتەی دەسەڵاتیش ڕۆژ بە ڕۆژ پتر پەرەدەسێنێت. بەڵام بە سەرکەوتنە ئەمنیەکانی لە ڕێگەی لێدانی گورزی کاریگەر لە حیزبوڵڵا و پەیوەستبوونی ڕەوتێکی نوێ بە دەوڵەتە هاوپەیمانیەکەی ئێستا خۆی بە براوەی ئەو کێشانە دەزانێت و پێی وایە کە توانیوێتی بەسەر قەیرانەکانی ئێستایدا زاڵ ببێت. بەڵام هەموو بەڵگەکان دەری دەخەن کە سەرکەوتنە سەربازی و ئەمنیەکانی ئەرتەشی ڕاگەزپارێزی ئیسرائیل نەیانتوانیوە ئەو ڕاستیە بشارێتەوە کە ڕوخسارێکی نوێی لە ڕژیمی ئیسرائیل بە جیهان نیشانداوە، بە جۆرێک کە وەک درێژە پێدەری ڕێبازی هیتلەر سیر دەکرێت. وتارەکەی بنیامین نەتانیاهۆ لە هۆڵی چۆڵی کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتوەکاندا وەک بەڵگەیەک بۆ سەلماندنی ئەو ڕاستیە سیر دەکرێت. هەر ئێستا بیرروڕای گشتی وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا وێنایەکی تریان لە ڕژیمی ئیسرائیل هەیە و تێڕوانینیان سەبارەت بەو ڕژیمە گەلێک جیاوازە و دیفاع لە ئارمانی فەلەستین تا دێت زیاتر پەرەدەسێنێت. ئەم کەش و هەوای پشتیوانیە لە فەلەستین و نەفرەت و بێزاریە لە جینایەتەکانی ئیسرائیل لە نێو جەماوەری 480 ملیۆن کەسی عەرەبەکان
و 1,800,000,000 مسلمانی جیهاندا بە شێوەیەکی هێرشبەرانە لە دژی ئیسرائیل و ئەو ڕێبەرانەیە کە لە حان جیناتەکانی ئیسرائیل کەم تەرخەم و بێ هەڵوێستن. ئەگەر ئیسرائیل لە شەڕی وشکانیدا لە لوبنان هاوشێوەی غەزە لە زەلکاودا گرفتار ببێت، ئەم ورە هەنوکەیەی بەرپرسانی ئیسرائیل و هەستکردنیان بە سەرکەوتنیش کەم ڕەنگتر دەبێتەوە. واقعیە دەوەیە کە ئەگەر چی دەوڵەتی ئەمریکا بە هۆکاری استراتیژیک لە هەر بارودۆخێکدا پشتیوانی خۆی لە ئیسرائیل دریغ ناکات، بەڵام لە هەمان کاتدا مەرج نییە ئەولەویەتەکانی دەوڵەتی ئەمریکا وەک دەسەڵاتێکی ئیمپریالیستی لەگەڵ ئەولەویەتەکانی دەوڵەتی ئیسرائیل وەک هێزێکی ناوچەیی و بە تایبەتی پرۆژەی نەتانیاهۆ بۆ گۆڕینی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک یەک بێت. سیاسەتی گشتی دەوڵەتی ئەمریکا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەگەری سەرکەوتنی هەر کام لە لایەنەکانی دیموکراتەکان یان کۆماری خوازەکان گۆڕانکاریەکی بنەڕەتی بەسەردانایەت. دەوڵەتی دەستی ڕاستی ئیسرائیل کە کۆمەڵێک لێکدانەوە و نیگەرانی تایبەتی خۆی هەیە لە بوونی ئەم بۆشاییە تەسکەی نێوان بەرژەوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکاش نیگەرانە و لە هەر دەرفەتێکدا هەوڵ دەدات ئەمریکا بخاتە دۆخێکی نەخوازراوە و بە دوای سیاسەتەکانی خۆیدا پەلکێشی بکات. بەڵام ئەوەی کە ئەم سیاسەتانە بەبێ لە بەرچاوگرتنی دۆخی خەڵکی فەلەستین بتوانێت بە هیچ ئاکامێک بگات جێگای گومان و تێڕامانە. لە هەر حاڵدا جینایەتەکانی ئەرتەشی ئیسرائیل لە غەزە و لوبنان ئاسۆی پرۆژەکانی زایۆنیزم ڕۆژ بە ڕۆژ لێڵتر دەکات. دوای هێوربوونەوەی ئەم کەش و هەوای شەڕا خەڵکی ئیسرائیل لەگەڵ کۆمەڵێک واقعی نوێ بەرەو ڕوودەبنەوە لەگەڵ گەشە و سەرهەڵدانی ئارمانی فەلەستین بۆ ئەوەی ببنە خاوەنی سەرزەمینێک بۆ ژیان. پێدەنێینە ناو قۆناغێکی نوێوە کە لە پێناو پێکەوە ژیانێکی ئاشتیانە لە نێوان خەڵکی یەهودی و فەلەستینی، لە نێوان مسڵمانان یەهودی و مەسیحیەکان لەسەر ئەو خاکە ڕێگایەکی نوێ بگرێتە بەر و ڕەوتێکی لەو شێوەیە بە واتای کۆتایی هاتن بە پرۆژەی زایۆنیستی دەبێت. بێگومان وەها ڕەوتێک بە شێوەیەکی سروشتی بوارەکانی گەشەی بناژۆخوازی ئیسلامیش لە ناو دەبات، چونکە بناژۆخوازی ئیسلامی بە تایبەت لە غەزە و لوبنان نیشانی داوە کە بە دروشمی لە ناوبردنی ئیسرائیل ڕەنج و ئازارەکانی خەڵکی ئەو دەڤەرەی بە چەند قات زیاتر کردووە. کۆتایی بەشی دووەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژی ڕێران ناسراو بە ڕاهی کاریگەر.